باب تطبيق في الركوع ونسخه. تطبيق چییە لە ڕکوعە؟ تطبیق بریتە لەوەی کە دەست بگری بە ناو ڕانتەوە لە ڕکوع. ڕکوع دەست بگری بە ناو ڕانتەوە. ئێستا ژەنێکە زیکە. و شێوەی هەیە یەک دوو شێوەی هەیە. شێوەیەکیان ناوە دەستدانی، شێوەیەکیان دەستێ وا لێکەیت و شۆڕی کەیتەوە بۆ زەوی. ئەوکو تەمرینەکەی ئەبۆ شێوە. ئەمە فەرمێ لە ڕکوعە نەسخ بووەتەوە و بۆتنیە وا بکەی. ئەبێ ڕکوعی دروست بەری کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم عایشە خاتونەی گەڕێتەوە. فەرمێت لەپی دەستەکانی لەسەر کڵاوەی ئەژنۆی دانا و پەنجەکانی جوان ئەژنۆی پێگرت و جێگیریە کرد. وا فەرمێ ئەوەندە ئەچەمایەوە کە پشتی ڕێکە بوویەوە ئەگەر ئاوت لەسەردا بنایە لە جامێکا و ئاوە نەئەجوڵا ناڕژە. ئەمەندە پشتی ڕێک بوو لە ڕکوعە. ئەبۆ شێوە ڕەسوڵ الله و سەریشی ڕێک ئەوەستان نە بەرزیە کردەوە سەیری پێشەوەی پێ بکەن نە شۆڕیە کردەوە سەیری ناوی پێ بکەن. سەریشی ڕێک بووە ڕکوعی ئاوا بۆ ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم. ئەوە ڕکوعی سنەتە. و نێوان باڵەکانی لەگەڵ با بڵێن سنگیا بۆشاییتیا بوو ئاوا نەیلکانەوە بەیەکەوە لە ڕکوع هەیە ئاوایی بە ڕکوعەکەیەوە دروست نیە و باش نییە. ڕکوعەکە بەو شێوە بێ باڵێ بۆشاییتیا بێ. هەندێک کەس وا تێگەشتووە بێ وا بێ. بۆیە کاتێک ئەو ڕکوعە بە ئەو دوانەیەم لاولای خۆیەوە بێزارەکە. وە سونەت نییە و فەرموودەکە مەبەستیەوە نییە. مەبەستیەوەیە کە ئاوا نەینووسێنی بە خۆتەوە ئاوا بینی هەبێ. و ئەمە چۆن لە ڕکوع ئاوا بکەی بە حسابی خۆت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وانێژی کردو. جار سەیریشی کە بۆ خۆی ئەو شێوە ڕکوعە وا ئەکا کە پشتە ئاوا قەوس بێتەوە ڕێک نەبێت. خۆ دەو ڕکوعە بەرە تاقی کەرەوە سەیری پشتی خۆت کە ئاوا ئەچەمێتەوە. ئەلێرەوە ئاوا چەمێتەوە بۆ ناوە چونکە دەستە وا لێەکەی. ئایسە خۆی پشتم یەکسەر چی لێ چەمیەوە. ناڵە پشتە ڕێک بێ. بەڵام ئەمەیان پشتە هەر ڕێکە. یعنی ڕێگرە بێ لە ڕاستبوونەوەی پشتەکە عایشە خاتون باسێکە. بۆیە نابێ ئاوا باڵ بکەیتەوە و فشیکەیتەوە لەم لاولاوە کە زۆر کەس بێزارەکەیت و ناڵێ و ڕکوعەکەی بەرەبەری سراحەت بەو شێوە نییە. هەندێک کەس وا تێگەشتووە لێی. جا ئەوە ڕکوعی دروستە. فرمي عن مصعب بن سعد قال صليت إلى جنب أبي. مصعبي كري سعدي كري أبي وقاص. فرمي أنه يجم كرد لتنيش باوكمو. وجعلت يدي بين ركبتي. هردو دسمم لناو أجنو كان ما دانا لبينيا نكليرة. أفرمي فقال لي أبي اضرب بكفيك على ركبتيك. باوكم بيوتم لبي دست بخرسر كلاوي يشنط بيخاوي. قال ثم فعلت ذلك مرة أخرى فضرب يدي جاري كتر من بقسم نكر هروام كردو دسم خستو ناو أفرمي لهردو دسمي دا فرمي دس برا سرجوت أشا. وقال إنا نهينا عن هذا. فرمي إيما بيغمر إخوة صلى الله عليه وسلم قد غيل يكردين أو ركوع برين. وأمرنا أن نضرب بالأكف على الركب. فرمان من بكرة لبي دستكان من لسر شوكا كان من دانينو بو بنجانا جوان شوك من بقرين لركوع. ولمسلم في رواية فلما ركعت شبكت بين أصابعي وجعلتها بين ركبتي. لروايتك مسلمة فرمكات ركوع بر بنجا كان مكر بناويك وخصم بيني أجنو كان موبوشي ودرجو. أفرميك يا شايبة دسمة وقد غيلي كردم. يعني يكم جار بوشي ودايناو دعاي كودوتي وامك آوائي لي كردوها أوشي لي قد غا كردوها هردوكيو بي كردوتو براستيكا.